ئەم کاتتان باش هاوڕێیان هاتوینەتەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لەسەر نومەریکاڵ چاپتەری یەکمان تقریبان تەواو کرد و بەجێمان هێشت واتنە چاپتەری دوو کە بریتە لە ئینتەرپۆلیشن. ئینتەرپۆلیشن چییە؟ ئینتەرپۆلیشن مێتۆدێکە بۆ دۆزینەوەی تۆ کۆمەڵە داتات هەیە ئێکس و وای هەمووی دیارە بەس کۆمەڵە لەو ناوا ونن ئەتەوێت کۆمەڵە تر داتای تر بدۆزیتەوە بەپی ئەو داتانی کە هەتا، یعنی بە شێواز ئینتەرپۆلیشن ینی ئینتەر یعنی لە ناوی ئەگەڕی بۆ داتایکە داتایە کە لە ناو داتاکانتان نین بەڵام خۆت دروستیەکەی، یعنی مەسەڵەن بەم شێوازە تۆ کۆمەڵە داتات هەیە هەرکانن داتانە ئفێکسێکی خۆیان هەیە و ئەتەوێ داتاکانی کە بدۆزیتەوە. بۆ ئەمە ئێمە لە ئەساسە پەنابین بۆ مێتۆدێکە ئەویش دۆزینەوەی پۆلۆنۆمیاڵە، یعنی تۆ بۆ ئەو کۆمەڵ داتای کە هاتە پۆلۆنۆمیاڵێک دروستەکەی و بەپێی ئەو پۆلۆنۆمیاڵە دێنی ئەو داتانەی کە نیتا ئەیدۆزیتەوە تەمان ئەوەی کە لە ناوەیە ئینتەرپۆلیشن ینی گەڕان لە ناوەوە. ئەو هین بڵێن بەم شێوازە تۆ هینێکت هەیە ئەبێ اینە بدۆزیتەوە پۆلۆنۆمیاڵە بدۆزیتەوە. ئێمە چەند پۆلۆنۆمیاڵ توانین بدۆزینەوە لەویە؟ پرسیارە چەند پۆلۆنۆمیاڵ ئەتوانین بدۆزینەوە؟ ئەمە تیۆریمە کە پێمانەڵێ بۆ ژمارەیەکی ئن ریال والیۆ کە بەم شێوازە x1 x2 x3 xn کە جیاوازن و لە هەمان کاتیشە وای یەک وای تو وای سێ وای نات لەوانەیە جیاواز نەبنەمانە، ئەمانە حتمما جیاوازن بەس لەوانەیەمان جیاواز نەبێ، حتمەن پۆلۆنۆمیالێکی تاقانە هەیە کە هەموو ئەمانەی تۆ داپۆشێ کە یەکە سێفری بێتێ x ئیسکوانی بێتێ وای وان تایاتێ x2 بێتۆ وای تو تایاتێ x3 بێتێ وای سێ تایاتێ، یعنی بەم شێوازە دەتوانێت پۆلۆنۆمیاڵی دروستکەن بەڵێوە ناوێنی px بەم شێوازە. تەوان پرۆفی ئەمە ئیشی ئێمە نییە بەڵام ئێمە ئەبێ ئەم پۆلۆنۆمیاڵە بدۆزینەوە. ئێمە قبول یەکەین کە پۆلۆنۆمیالێکەیەوە پۆلۆنۆمیاڵێکی تاقانەیە. پۆلۆنۆمیاڵ بەم شێوازەیە یعنی n ڕستەیە ئەنی زائیدێک ڕستەیە لە ئەساسە لە n تا a0 بەڵام ئەنی ماینەزیەک تا a0 چەنن باشە. بۆ دۆزینەوەی ئێمە n داتامان هەیە ئەو n داتایە بەکارهێنین ئنی زائیدێک داتایە بەکارهێنین چکە لە سفر نسبیەکەین ئنی زائیدێک داتامان هەیە بەکارهێنین و ئەم هاوکێشانە دروستەکەین بە حەلی ئەم هاوکێشانە ئێمە توانین بیدۆزینەوە. پارس کە تۆ هات لەم هاوکێشەیە ئەمە لەم جەدوەڵا بڵین لەم خشتەیە x0 f0 x0 لە پۆلۆنۆمیاڵەکە دانی f0 مانەداتێ x1 دانین f1 مانەداتێ x2 دانی f2 مانەداتێ تا xn دانین fn مانەداتێ، یعنی چی؟ بەم شێوازە ئەم هینانە ئەم کۆمەڵە هاوکێشەمان هەیە. ئێستا لەم کۆمەڵە هاوکێشە x0 خۆژمارەیە بەڵام a0 تا an نازانین f0 f1 و fnیش ئەزانین و حالی ئەمە بە شێوازی ماتریکسەیە توانین ئەم بە شێوازی ماتریکسی بنووسین، ئەمە هەمووی توانین بە شێوازی ماتریکسی بنووسین کە کارەتی ئاوا کرابێ هەنیسا ماتریکسە ئەم ستونە بێنە کارەتی و سەتریکە هاوکێشی یەکتەم یەکەم تایاتێ ئەم ستونیت هەرم ستونە بێنە کارەتی ئەم سەتری دووەمێکە هاوکێشی دووەم تایاتێ تا ئەخیر و هەمووشی بەکسانە بە f0 تا fn بەم شێوازە، یعنی کارەتیان بکەین ئەمە کاتێ a0 plus a1 x0 x0 to ئەمە a2ەکە هەتا کاتێک ئەمە یەکسانە بە f0. ئەمە پیاڵێن واندرمۆند ماتریکس واندرمۆند ماتریکس to determine the coefficient ئەمە کۆفیشنتەکانمانە باشە. ئەم باشەکەن ئەم دێتێرمینەنتە یەکسان نییە بە سفر بە هیچ شێوەیە یەکسان نییە بە سفر و ئەگەر یەکسان نییە بە سفر ینی حەلی هەیە، ئەگەر یەکسان بە سفر ینی ئینفینیتی حەلمانە، بەڵام چونکە یەکسان نییە بە سفر کەوابوو یەک حەلمانەیە یەک پۆلۆنۆمیاڵە ئەبێ بیدۆزینەوە. تەبعاً ئەمە مێتۆدە هینەکەیە ئاساییەکەیە، یعنی ئەمە ئەگەر بە ذهنی کەسێ بگا بیەوێ مەسەلەن ئینتەرپۆلیشن بکات دێ ئاوا دەست پێەکە
بەڵام ئەمە مێتۆدێکی قورسە ڕێگەیەکی قورسە ئێمە بێ ڕێگەی ئاسانتر بۆ کارەکانە هەڵبژێرین و ڕێک هەنێ لەو ڕێگانە کلێرا باسەکەی نەچێت لە ڕێگەکان پێڵێن لاگرانج تەبەن هەمویان لەو ماتریکسەوە دێن هەمویان لە ئاساسە لەوەوە دێن بەڵام هەنێ دەستکاریەکان هەنێ ئاسانکاریان کردووە بۆ ئەوە بۆ هەنێ حاڵەتی تایبەتی کە بتوانین کارەکانمان بەژاگەن لاگرانج ئینتەرپۆلیشن لاگرانج ئینتەرپۆلیشن ئەڵێ بۆ کۆمەڵە داتا ئەنی x1 تا xk x0 تا x1 تا xk بەڵێ پۆلۆنۆمیاڵەکەی ئێمە ئەمەیە x1 y1 هەیە وایە x2 y2 هەیە x3 y3 هەیە کەوا بوو ئێستەکانی پۆلۆنۆمیاڵەکەی ما یەکسانە بێ ئابەمە ئەمە چییە ئەو پایانی کەڕەتکردن y1 کەڕەتی ئەمە y2 کەڕەتی ئەمە پڵاسیانی y3 کەڕەتی ئەمە حتا yn ئەوە پیکسەکەی مەوا دۆزرێتەوە کەڕەتکردنەکەش ینی چی یعنی بە شێوەزت منەوەی LIX پێڵن LIX یا لاگرانج یەکسانە بە کەی لە یەکەوە تا n x ماینس کەی بڵێن ژمارەی داتاکانتە ژمارە ئکسەکانتە لە خوارەوە دانە بەدانە لە یەک دەریانەکەی x1 ماینس x2 x2 بەم شێوەزت ماشاکە LIX وەردۆزێتەوە LIX ئامەیە x ماینس x0 حتا دیای هەتا x ماینس xn لە خوارەوە xi ماینس x0 xi ماینس xi ماینس 1 xi ماینس xi زائد 1 حتا xi ماینس xn یعنی ئاوا xi لە دانە بەدانەیان دەرەکەی ئاگدار بە لێرە تۆ xi دۆزیتەوە xi ئالێرات ماشاکەن کە دەستمان پێ کردووە xi ماینس x0 xi ماینس xi ماینس ڕستی دوایی xi ماینس xi بێ وانە بەڵام xi ماینس xi بێ ژێرا بێ بە سفر کۆبوو ئەویان حەسفەکەی لایە بین ئەویان دانانەی بۆ نەوەی بە سفر ژێرە بە سفر خۆ x نادۆزنەوە بە ئینفینیتی کەوابوو لە کۆتاییە پێکسەکەی ئێمەمەیە سیگما ئەومان ناونای LIX ئەوە بوو px یەکسانە بە سیگما i لە یەکەوە تا n yi LIX ئێستا بابا نمونە ئەمە باشتر ڕوونەکەینەوە سێ ژمارەمان هەیە ینی سێ جوت ژمارەمان هەیە xەکەت ماینس xەکەی xi ماینس 1 2 xi سفر بێ سێ یەک بێ شەشە پیکسەکەی چەندەکە ئینەکەی مە لێرە چەندێکە 2 صفر یەک دوو ئەبێ چی بدۆزینەوە L0 بدۆزینەوە L1 بدۆزینەوە L2 بدۆزینەوە L0 کەڕەتی y0ەکەین L1 کەڕەتی y2ەکەین y1ەکەین L2 کەڕەتی y2ەکەین x0 y1 x0 y0 x1 y1 x2 y2 دي L0 چۆنە دۆزرێتەوە L0 x وتمانەها x ماینس x1 x ماینس x2 باشە لە ژێرە x ماینس x0 دۆزیتەوە خۆی لابی x ماینس x1 ماینس ئەمەیان x ماینس x2 باشە ئەمە دووە لە ژێرەیشە x0 minus x1 x0 minus x2 جاياني نكاتب L1 دوزينوا كات x minus x0 خوي لابين يعني x minus x1 نانوسين x minus x2 لجيريشا x يك minus x0 x يك minus x2 x يك لابين يعني بغين وين لابين ويتيا لابين ئەمەشکە دایانین دەجێتی x1 کات سفرە x0 کات ماینس یەکە x2 کەیشت یەکە ئەکاتە ئەمەی کە لێرە ئەیبینن L2 x هەرو شێوازە دۆزینەوە کاتە x ماینس x0 x ماینس x1 x ماینس x2 لابین ئەمەتر x2 ماینس x0 x0 ماینس x1 x2 ماینس x2 طبعا ناینوسین و ئەمەش نەتیجەکەی بوو بە x2 پلاسێک کەواب ئێستاکانی پێچیەکات ئەکاتە y0 کەڵەتی کەراتی L0 کاتە 2L0x y2 بڵین y1 کەراتی L1 صفر کەراتی L1
y2 كارتي L2 6 كارتي L2x وایە و ئەمانە کۆکەین نزل بێکەین و کۆیەکەینەوە ئەکاتە x22 plus 2x plus ئەوە هاوکێشەکەی ئێمە ئەم هاوکێشەیە ئەکرێ بۆ ئێرە ماینەس 1 دابنی کاتە 2 0 دابنی کاتە 3 بە وازەحی دیارە 1 دابنی کاتە 6 بە وازەحی دیانەها 1 2 کاتە 3 6 وێستەکانی ژمارەیەکی تر لەم بەینابەرێ پێتەڵێ چەندێکە لە ناو ئەم داتایانە مەسەلەن ماینەس 0.9 مەسەلەن 0.5 طبعا تقریبا پێتەڵێ تقریبا چەندێک مثالێکی تر کۆمەڵە داتامان هەیە بەم شێوازە 1 2 3 ژمارە 1 ژمارە 2 ژمارە 3 x ئایەکەت 1 و 2 و 3 باشە وایەکەت بۆ ئەفۆن 0 و 1 و 2 3 بۆ سفرەکەت 1 بۆ یەکەکە 2.25 بۆ 2 3.75 بۆ 3 4.25 ئێمە ئەمانەوەی 1.25 دۆزینەوە یعنی ژمارەیەک ئەکەوێتە ئێرە لە بینی 2.25 و 3.75 چەندێکە نازانینە بچین پرۆلێمیاڵەکەم دۆزینەوە طبعا چەند ژمارە هەیە L0 L1 L2 L3 ئەبێ سێ دارم دۆزیتەوە L0 L1 و L2 دۆزیتەوە L0 L1 L0 L1 L2 L3 بۆ 4 ژمارە ئەبێ L0 بدۆزیتەوە طبعا ئەمە لێرە عینەکەمان ناوە y یەکسانە بە fx لەزەری px زمانی fx کێشە نییە کسانە بە چەند بە سیگما l لە i لە سفرەوە بۆ سێ lix yi lix ئەکانە بێ l0 l1 l2 l3 و بدۆزینەوە کە دۆزراوەتەوە سیرکرد ئەمەتا بۆ l0 x minus x1 x minus x2 x minus x3 ئەمە x1 ئەمە x2 ئەمە x3 بەڵام ئەمە x1 x2 x3 ئەندێکسەکە ژمارەکان وەگەکەن قەیرە لە ژێرەیە ئاگادار بێ کاتە x0 minus x1 x0 minus x2 x0 minus x3 x0 minus x0 مان نییە کەەوە بۆ کاتە چەند 0 x0 0 0 minus 1 0 minus 2 0 minus 3 ئەو دۆزراوەتەوە ئەمجار ئێڵیەکە دۆزینەوە ئەوەتە x minus x0 x minus x2 x minus x1 مان نییە x minus x3 لە ژێریشەوە x1 minus x0 x1 minus x2 x2 minus x1 minus x3 لەتیجا کاتە ئەمە بۆ L2 بۆ L3 هەمان شتەکەین و لە کۆتاییە ئێمە ئەتوانین هاوکێشەکەمان بدۆزینەوە دیارە کاتە ئەمەی کە لێرە دامانەوە هەر کام لەمانە بێنە ئەمە کەڕەتی یەکەکەین ئەمە کەڕەتی 2.25ەکەین ئەمە کەڕەتی 3.75ەکەین ئەمە کەڕەتی 4.25ەکەین هەمووی پێکەوە کۆکەینەوە ئەنی بەس تر کاتە ئەمە کە لێرای نووسینەها کاتە f 1.25 یەکسانە بە سیگما i لە سفرەوە بۆ سێ li 1.25 یعنی ئەم 1.25 کەڕەتی y i ئەم 1.25 لێرا بێنە دای بنێ کەڕەتی یەکی بکە دووبارە ئەم 1.25 لێرا بێنە دای بنێ کەڕەتی 2.25 بکە لێرا دووبارە دای بنێ کەڕەتی 3.75 بکە لێرا دووبارە دای بنێ لەناو ئەمێکسانی ترا ئەمێکسانە دای بنێ کەڕەتی 4.75 کەواتنەتیجەی گشتی نەکەیە ڕستەکەیە کەڕەتی 4.25 بکە ئەمجار هەمویان پێکەوە کۆکەرەوە و لە کۆتاییە جوابەکەی تۆ کاتە 2.659 ئەو لە 2.25 تەبە گەورەترە لە 3.75 بچووکتر وەک ئەگزەرسایز ئەتوانن ئەمە لە ماڵەوە حالکەن هەمان شتە بە هەمان ڕێگە بە هەمان مێتۆد